حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی هاتنی دانوستانەکانی بە سەرکەوتووی لەگەڵ بەغدا لەسەر پشتی هەرێم لە بودجەی 2020 عێراق ڕاگەیاند و بەپێی ڕێکەوتنەکەش بێ کە لە نێوان هەردوو لا واژۆ کراوە هەرێم ڕۆژانە 250,000 بەرمیل ڕادستی سۆمۆ دەکات لە بەرامبەردا حکوومەتی ناوەندی بەشە بودجەی هەرێم بە تەواوەتی دەنێرێت. وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕای دەگەنێت داواکاریەکانی هەرێم لە بودجە جێگیر کراوە بەناردنی بەشە بودجەی هەرێم دابەشکردنی موچەی سەرجەم وەزارەتەکان خێراتر دەبێت. بابەتی نەوت و مالیە و قەرزەکانی کوردستانە لەسەر ئەو سێ بابەتە ئێمە توانیومانە ڕێکەوتن لەسەر مۆزۆی نەوت بکەین. بڕیارمان ناوە مانگانە 250,000 بەرمیل لەوت تەسلیمی سۆمۆ بکەین و داهاتەکەی بێ بە ئێرادەوە چێتە ناو داهاتی عێراقەوە. توانیمان لەسەر مالی کوردستان ڕێ بکەوین کە ئەتوانین بڵین بەشێک لە احتیاجاتی حەقیقی یا مافەکانی خۆمان وەربگرینەوە. بڕیارە بۆ دانەوەی قەرزەکان دەستەیەکی هاوبەش لە حکوومەتی هەرێم و ناوەند پێک بهێنرێت بۆ پێداچوونەوە بە قەرزەکانی هەردوو لا دواتر پشکێک بۆ دانەوەی قەرزەکانی هەرێم دیاری دەکرێت. هەرێمی کوردستان توانی لە چوارچێوەی ئەم جەدولی نەفەقاتە سیادیانە ژمارەیەکی زۆری ئەو قەرز و فەوائیدانە لابەرێت کە هیچ پەیوەندیەکی بە هەرێمی کوردستان نییە. ئەمە وای کرد کە بەشێک لە نەفەقاتی سیاتی کەم کا و بنیهایە بەشێک لە بودجەی هەرێمی کوردستان زیاد بکات. هەرێمی کوردستان قسەی کردووە لەسەر ئەو التیزاماتە داریانەی کە لە ئەستۆیەتی وە لە پێش هەمووشیانەوە مەسەلەی موچەی پاشەکەوتکراوی موچەخۆرانی هەرێمی کوردستان و بەشێک بۆ لە دانوستانەکان و مفاوەزاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵی و لە ڕێگەی دەقێکی یاساییەوە لە ناو قانونی موازنەی عێراق باس لەوە کراوە کە حکوومەتی فیدراڵی ئامادەی دەربڕیوە بۆ ئەوەی کە سەرجەم زانیاریەکانی پەیوەندیدار بە قەرز و التیزاماتە داراییەکانی هەرێمی کوردستان وەربگرێ و لیژنەیەکی هاوبەشی هەردوو دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان و بەغدا کار لەسەر ئەم بابەتە ئەکەن. حکوومەتی هەرێم ئێستا 8 موچەی تەواوی فەرمانبەران و 12 موچەی خانەنشینان قەرزارە، بەڵام وەزیری دارایی ڕای دەگەنێت ئێستا پارەمان نییە بۆ ئەوەی ئەو قەرزە بدەینەوە. بە ئاشکرا بۆتانی ئەعلانەکەین حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری هەموو ئەو موچانەیە کە لە ئەسووی حکوومەتە کە بوازانم بە ڕقەمی نهایی فەرمانبەران کاتە 8 موچەی تەواو لەگەڵ 12 موچەی خانەنشینان. ئەوە لە مەسئولیەتی حکوومەتی هەرێمی کوردستانە دەرهاویشتەی ئەو دۆخە سیاسیە لە بڕینی بودجەی کوردستان ئەم دۆخە دروست بووە. ئەوە قەرزێکە و ماوەتەوە ئەم دەقەیە ئیمکانیەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیانەوەی ئەو قەرزە نییە. جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوان هەولێر و بەغدا بەستراوەتەوە بە پەسەندکردنی یاسای بودجەی 2020 عێراق لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە، بەڵام بەهۆی ئەوەی حکوومەتی ئێستای بەغدا کاربەڕێکەرە ناتوانێت یاسای بودجە بنێرێتە پەرلەمان. هەولێر چاوەڕوانی حکوومەتی تازە دەکات. هاوکات لە ڕێکەوتنەکە هیچ خاڵێک وەکو گرنتی نییە کە حکوومەتی نوێ بە ڕێکەوتنەکە پابەند بکات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.